عزیزەکان چۆنن؟ ئەمڕۆ گەڕاینەوە بۆلاتان لە بەرنمەیەکی تری گەشت و زانیاری بەڵام بەرنمەی ئەم جارەمان زۆر جیاوازە بێ ئەزانن بۆچی؟ چونکە لەگەڵ خێزانێکین ئەم خێزانە ئەیانەوێ گەشتکەن بە هەموو جیهانە و ئەم خێزانە ئێستا کە ئێمە بینیومانن لە شارە جوانەکەی هەولێر شاری قەڵاو منارە و لەگەڵەوەیە ئەم خێزانە خۆیان خەڵکی وڵاتی لۆکسەمبۆرگن ئەزانە نەکەوێتە کێوە لۆکسەمبۆرگ ئەکەوێتە نێوان فەڕەنسا و ئەڵمانیا و بەلجیکا و لەگەڵ ئەوەشە ئەم خێزانە پاسێکی تایبەت بە خۆیان هەیە ئەم پاسەیان ناوە گەشتێک لەگەڵ مناڵەکانی خۆیان و ئەم پاسە چەندین پێداویستی تایبەتی بە گەشتەکەی تێدایە شوێنی خەوتن و لەگەڵیا ڕۆژمێری تایبەتی خۆیانێ کە ڕسمی خۆیان تیاداناوە و خواردنیان پێیە و ئەیانەوێ ئامانجیان ئەوەیە کە بگەڕێن بە هەموو شارەکانە و لەگەڵ ئەوەشە ئەم خێزانە جوانە 2 ساڵ و نیوە بێ دەستیان کردووە بەم گەشتەیە بەڵام بەداخەوە بۆی ڤایرۆسی کۆرۆناوە لە گەشتەکەیان دابڕابوون لە یۆنان بەڵام ئێستا زۆر دڵخۆشن چونکە توانیویانە بەردەوام بن لە گەشتەکەیانە مناڵە جوانەکانی هاوڕێم و لەگەڵەوەیە ئەم خێزانە جوانە 2 ساڵ و نیوە گەشتەکەن بە هەموو گیان تۆ بڵێ کە گەشتەکەیان تەواو بێ ببن بە چەند ساڵ ئەی ئێوە حەزەکەن گەشتێکی ئاوا تایبەت و جیاوازکەن من زۆر دڵخۆشم کە یان بینم و ئەمەوێ ئێوەش بیان بینن و پێکەوە قسەیان لەگەڵکەین زۆر باشە مناڵەکانی هاوڕێم ئێستاش پێمان خۆشە لەگەڵ نیکۆلاس قسە بکەین کە شۆفێری پاسەکەیە چەند پرسیارێکی لێ بکەین و ئێوەش زانیاریەکانتان زۆرتر بێ سەرتا با قسە لەسەر ئەوەکەین کە پاسەکەیان ناوە گەشتێک لەگەڵ مناڵەکانیان لۆگۆی مناڵەکانیشیان داناوە کە 2 کچ و 2 کوڕن زۆر جوانە بالێ پرسین سەرەتا بۆچی ئەم ناوەیان هەڵبژاردووە ئێمە بەدوای ناوێکە گەڕین کەلێک دانەوەی بۆ بکرێ واتە گەشتێک لەگەڵ مناڵەکان ئەوواڵێت کە ئەیڵێت واتە ئێمە لەگەڵ مناڵەکانمان بێگومان ئەمەش ئاماژەیە بۆ پاسی کەمپین واتە گەشتێکە لەگەڵ مناڵەکان لە نێو پاسی کەمپین لە هەمان کاتە هەروکو تۆوتێ ئێمە وێنەی 4 مناڵەکەمان داناوە 2 کچ و 2 کوڕ کە لە پەنجەرەوە سەیری دەرەوەکەن بێگومان ئەم بە شەشیان ئاماژە بۆ جیهانەکات ئێمە ئەوروپامان بە تەواوەتی بەجێهێشتووە بۆ ئەوەی بە هەموو جیهاندا بگەڕین ئەمە باسکردنێکی کورد بوو دەربارەی ئەوەی چۆن ناو لۆگۆکەمان دروست کردووە بەو شێوەیە کە پێشتر بڕێرمان لێیا بوو با پرسیارێکی تری لێ بکەین بزانین گەشت لەگەڵ مناڵەکانی قورسە بێت یان بەتەنیا بێت یان لەگەڵ مناڵەکان خۆشترە بەڵێ زۆر قورسە لەگەڵ مناڵەکانە گەشت بکەیت گەورەترین ئاستەنگیش ئەوەیە کە ئێمە 7 ڕۆژەکەی هەفتە و 24 سەعات لەگەڵ مناڵەکانمانین بۆیە هیچ ڕۆژێکمان نەماوە گرنگی بە خۆمان بین و مناڵەکان لە خۆمان دوور بخەینەوە و پشوو بین لە هەمان کاتا هۆڵین لە میانەی گەشتەکانمان ناکار بکەین بۆیە پێویستە کاتێک دۆزینەوە کاری تیا بکەین بۆیە زۆربەی کات لە شەوە کارەکەین کاتێ مناڵەکان خەوتون ئەتوانین کۆمپیوتەرەکانمان هەڵکەین و کارەکانمان بکەین بۆیە هەنێکە زۆر زەحمەتە لەلایەکی تری شەوەستێکی زۆر جوانەکە لەگەڵ خێزانەکەم و ببینم کە مناڵەکانم گەورابن و بەباشی ئەیان ناسم و لێیان تێگەم و ئەم ژیان و یادۆرە جوانانەیە لەگەڵ بەشەکە پرسیارێکی کەم لا دروست بووە کە مناڵەکان ئێستا چەند ساڵن و کە گەشتەکەیان تەواو بە هەموو گیانە تۆ بڵێ ببن بە چەند ساڵ؟ سۆفیامان تەمەنی 8 ساڵە و دواتر کوڕێکمان هەیە ناوی ڕافایل تەمەنی 6 ساڵە دوای ئەویش ئەلێکساندەر کە 4 ساڵە بچووکترینیشیان ئانای کچمانە کە لە ماوەی گەشتەکەمان لەدایک بوو ئێستا تەمەنی تەنها ساڵ و نیوێکە زۆر قورسەوە دەستنیشانکەین لەبەرەوەی تا ئێستا کاتێکی دیاریکراوان بۆ گەشتەکەمان نییە لەوانەیە ساڵێکی تر بەردەوام بین یا لەوانەیە 2 تا 3 یان 4 ساڵی تر بەردەوام بین بۆیە ئێستا زۆر قورسە وەڵامی ئەو پرسیار و بەمەوە با بزانین ئامانجتان چییە کە لەم گەشتەیە ئێوە ئەیکەن ئێمە یەکەمیشت کە ئەمانەیە بیکەین بۆ ئەوەیە کە ئەم گەشتە وەک خێزانێک پێکەوەمان بەستێتەوە لەگەڵ خێزان و مناڵەکانمان بین و کاتێکمان پێکەوە بەسەر بەرین هاوکات ناڵەکانمان تێبگەین و پەیوەندیەکی باشمان لەگەڵیان هەبێت ئامانجێکی تری گرنگ بەلامانەوە ئەوەیە ئاشنایەتی کللتوری دروستکەین مناڵەکان ئێستا زانن کە ژمارێکی زۆر کللتوری جیاواز هەروەها خەڵکی جیاواز و زمانی جیاواز لە جیهانە هەیە تەنانەت ئێستا لەوەش تێگەن کە ژمارێکی زۆر
پارەی جیاواز لە جیهانە هەیە بۆ نمونە لە کوردستان دینار بەکارهێنرێت لە بەلجیکا یۆرۆ و هەروەها جیاوازن ئەوانیش دو جیاوازیانە بە باشی تێگەن بۆیە ئەم دوو هۆکارە زۆر گرنگە بەلامانەوە پێمان خۆشە بزانین کە ئەم پاسە جوانەی ئەمان لە ناو لە دەرەوە پێداویستەکانیان چییە و چیتیایە و چۆن بەکارهێنن و چۆن گەشتەکەیان پێ بەڕێەکەن. لە ڕاستیە ئێمە هەموو شتێکمان لە نێو پاسەکە هەیە چێشخانەمان هەیە دەشۆر و حەمامیشمان هەیە لە هەمان کاتە دوو شوێنی خەوی گەورەمان هەیە ڕێک لێرە کە شوێنی دوو کەس ئەبێتەوە هەروەها لەو بەشەی سەریشەوە شوێنێکی خەوی گەورەیتیایە کە ئەویش جێگەی دوو کەسە بێتەوە شوێنێکی بچووکمان هەیە لەگەڵ مێزێکی بچووک تەنها بۆ دانیشتن لە ناو ئێرەشدا مەخزنێکی گەورەیە بەڵام گۆڕیمانە و جێگەیەکی بچووکمان بۆ سۆفیا دروست کردووە بۆیە بۆ خۆی شوێنێکی خەوی جیاکراوی هەیە لەگەڵ ئەوەشە دوو جێگەیتری خەومان هەیە بۆ مناڵەکان هەروەها دوو جێگەتریشمان هەیە لەسەرەوە ئەمانەش پاسکیلەکانن بڕیارمان نا کە پاسکیلەکانمان لەگەڵ خۆمانە بهێنین لەبەرەوەی حەزمان لە لێخڕینی پاسکیلە لەبەرەوەی کارێکی زەحمەتە ئەم پاسە لە شارەکان ڕابگرین بۆیە ئەگەر بچینە شارێک پاسەکەمان لە دەری شارەکە ڕاگرین و پاسکیلەکانمانەچی بۆ ناوەندیشە. مناڵەکانی هاوڕێم ئێستاش ڤالەنتینا کە دایکی چوار مناڵەکەیە ئەمەوێت لێی بپرسم کاتێک نیکۆلاسی هاوسەری سەرقاڵی شۆفێریکردنە بێ چۆن ئەم لەگەڵ مناڵەکانە یاریە کات و کاتەکانیان چۆن بەسەرە بن. کاتێک نیکۆلاس شۆفێری ئەکات من ئەو هەلا ئەخۆزمەوە تا مناڵەکان فێریشتی نوێ بکەم لەگەڵ مناڵە گەورەکەم زیاتر کۆششەکەین ئاناش زۆربەی کات پلانەکە وادانین کە خەوت بێت تا پاسەکە بێدەنگ بێت مناڵەکان زیاتر یاریەکەن و سێری دەرەواکەن لەگەڵ ئەوەشە ئێمە هەمیشە گەشتی کورت ئەەکەین چونکە گەشتی درێژ لەگەڵ مناڵەکەمێک قورسە. ڤالنتینە نیکۆلاسی هاوسەرت پێیوتین کە مناڵەکانتان دوانیان 8 ساڵ و 6 ساڵن واتە لە قوتابخانن چۆن سعیەکەن خوێندنەکانیان چۆن بەڕێکەن لە ناو ئەم پاسەیە. لە ڕاستیە مناڵەکانمان قوتابخانەی جیهانیان هەیە لەبەر ئەوەی بە دەوری جیهان ئاگەڕێن لە هەمان کاتیشە مناڵەکان قوتابخانەی فەرمیان هەیە بۆوانەکانی نووسین و بیرکاری بەڵام زۆرینەی ئەو شتانەی کە فێریە بن لە جیهانەوەیە بۆ نمونە کاتێک ئێمە لە وڵاتێکین کە پارێکی جیاوازیان لە پارەی ئێمە هەیە ئەیانەوێت بزانن شتێک بەچەنا پێویستەدا بەش و لێکدان بکەن لەبەر ئەوە ئەوان وەک ئەو وایە لە قوتابخانە فێر بن. لەگەڵ ئەوەیە پێیانتان چییە بۆ مناڵەکانی کوردستان خێزانەکانی کوردستان و جیهان؟ پەیامەکەمان بۆ مناڵانی جیهان وەکو ئەو پەیامەیە کە بۆ مناڵەکانی خۆمان هەمانە ئێمە داوایان لێگەن کە مێشکراوە بن مرۆڤەکان بەو شێوەیە ببینن کە بەڕاستی هەنووسێری ناخیان بکەن و بە خێرایی بڕیارنێن لە هەمان کاتیشا کراوە و خۆشەویست بن لە هەموو جیهان. ئێستاژ و پرسیارم لا دروست بوو کە ئێوە ڤڵۆگەرن و خاوەنی یوتیوب چانەڵی خۆتانن ئامانجتان چییە لەمە و ڤیدیۆکانتان چۆنایی دروست دەکەن؟ لە سەرەتا کە چناڵی یوتیوبمان دروست کرد بۆ ئەوە بوو کە وەکو یادەوەریەک بێت بۆ مناڵەکانمان تا گەورە بن بەڵام لە ئێستا ڤیدیۆکانمان زیاتر بۆ ئەوەی کە جیهان پیشانی خەڵک بین بۆ شێوەی کە بینیومانە بۆ ئەوەی پێیان بڵێن جیهان تەنیا ئەو بەشە کە لە هەواڵەکان و میدیاوای بیستن چەندین شتیتیایە کە بەڕاستی لە میدیاوە نەگەێنراوە بە خەڵک بۆ نمونە مرۆڤی میهرەبان لە هەموو شوێنێک هەیە ئەگەر کەسێکی کراوە بیت شوێنی جوان و سروشتی و کللتوری هەن لە هەمان کاتە ئێمە هانی خێزانەکانی تر ئەین کە بەسەر ئەو ترسانیانە زاڵ بن و زیاتر گەشت بکەن بۆ ئەو شوێنانەی کە ناوەندی کلاسیکی و دیار نەبن بۆ ئەوەی مشکی کراوەتریان بۆ جیهان هەبێت و زیاتر ئاشنا بن بە هەموو ئەو شتانەی کە لە جیهان و لە دەوروبەرە ئەیبینن و دڵخۆش بن پێ. ئەمەوێت لێو بپرسم کە چۆن بۆ کوردستانتان هەڵبژار و هاتن گەشتەکەتان کرد بە ناو کوردستانە و ئێستا کە لە شار جوانەکەی هەولێرن پایتەختی هەرێمی کوردستان پێتان چۆنە و لەگەڵ چ شارێکی تری کوردستان ڕۆشتون؟
ئێمە کوردستانمان هەڵبژارد لەبەر ئەوەی ئەمانویست ئەم وڵاتە و خەڵکەکەی بناسیین و تا ئێستا چوین بۆ زاخۆ و هەروەها بۆ دوهۆک و ئامێدی و هەروەها لالش و هەولێر و سلێمانی و هەڵەبجە و لە ڕاستیە هەموو شوێنەکان چوین پێشمان خۆشەکە بۆ هەموو ئەو شوێنانی کەش بچین کە تا ئێستا سەردانمان نەکردوون بەڕاستی ئێمە لە گەرم و گوڕی خەڵکی کوردستان سەرمان سوورماوە و بە بەردەوامی خەڵک بانگێشتیان کردوین بۆ ماڵەکانیان بۆ نان خواردن و میوانی و خەوتن پێم وایە خەڵکی ئێرە یەکێکن لە گەرم و گوڕترین و هاوڕێیانەترین کەسەکانی جیهان. ئێمەش پاسێکمان هەیە تایبەتە بە ماوەی مناڵان کە گەشتەکەین بە کوردستانە و ئەگەڕێن بۆ ئەوەی کە مناڵی هەموو کوردستان بەسەر بکەینەوە و بیانهێنین بۆ ناو بەرنامەکەمان و ئاشناینکەین و لەگەڵ ئەوەشا پێم خۆشە کە لێو بپرسم هەرچەنە لە نیکۆلاسی هاوسەرتمان پرسی کە بەڕای ئێوە کە ئەم گەشتەکەن تۆ بڵێ مناڵەکانتان ببن بە چەند ساڵ و تا چەند ساڵی تر ئەتانەوەی کە گەشتەکەتان بەردەوام بێت. ئەوە پرسیارێکی زۆر قورسەوە ڕاستی نازانم پێم وایە پێیوەستە بە بارودۆخەکەەوە تا ئەو کاتەی کە مناڵەکان چێژ لە گەشتەکە وەرەگرن تا ئەو کاتێک کە ئێمە ئەتوانین بەردەوام بین بۆیە ناتوانم بە شێوەیەکی دیار کاتەکەی دەستنیشان. ئێستاش پێم خۆشە پەیامی کۆتایی تۆ بۆ بەرنامەی گەشت و زانیاری بۆ ئێمە و بۆ مناڵەکانی هاوڕێشم بەجێبێڵ. هیوا خوازم لە ڕێگەی ئەو ئەزمونانەی لە گەشتەکانمان بە دەوری جیهانا کردومانە و مناڵەکانمان پێیە تێپەڕیون بتوانن سوود بە خەڵک بگێنن هەروەها پێم وایە کاتێک کە خەڵکی زیاتر و هەروەها جیاوازتر ئەبینن کە لێتەوە نزیک نین و هاوڕێت نین زیاتر لە یەکتر تێگەین هەروەها جیهان زیاتر لە یەکتر نزیک ئەبێتەوە و بەو شێوەیەش ئێمە ئەمانەوێ ئەو نزیک بوونەوەیە لە نێوان خەڵکانی جیهانە دروست بکەین. باشە حەزەکەم لێت بپرسم کە ئێوە 2 ساڵ و نیوە بێدەستان کردووە بەم گەشتە و لە سەرەتای گەشتەکە هەتا ئێستا چەند وڵات ئەبێ کە گەڕاون. گەشتەکەمان بۆ پاریسی پایتەختی فەڕەنسا دەستی پێ کردو دواتریش ڕۆشتین بۆ باشووری فەڕەنسا و بەلمێکمان بەکرێگرت بۆ ئەوەی بمانگوازێتەوە بۆ کۆرسیکا و ساردینیە کە دوو دوورگەن لەسەر دەریای ناوەڕاست لە نێوان ئیتالیا و فەڕەنسا دواتریش لە ساردینیا ڕۆشتین بۆ میلانۆ لە باکووری ئیتالیا دواتر سەردانی دەریاچەکانی ئەو ناوچەیەمان کرد چین بۆ تەسکەنی و ناوچە شاخاویەکانیشمان بەسەر کردەوە دواتر گەڕاینەوە بۆ سوئیسرا ئەنجا لە هۆڵەندا و پاشان بۆ لەدایکبوونی ئانا ڕۆشتینەوە بۆ ماڵەوە لە دوای لەدایکبوونیشی ڕاستەخۆ ڕۆشتین بۆ یۆنان و سەرەتاش بۆ سالۆنیکی و دواتریش ئاسێنس کاتێکیش لە ئاستێنس بووین و کۆڕۆنا سەری هەڵدا لە ئاسێنس ڕۆشتین بۆ شوێنێک لە باشووری خۆر ئاوای ئەسێنس هەر بۆیە هەموو ماوەی کۆڕۆنامان لە یۆنان بەسەر برد لە ڕاستیە بەهۆی کۆڕۆناوە هەموو 2020مان لە یۆنان بەسەر برد لە سەرەتای ئەم ساڵیشەوە لە یۆنانەوە هاتین بۆ تورکیا و لەوێوە چوین بۆ ئیستانبول و ئزمیر و ئینتالیا و ئەنقەرە و کەپەدۆکیا و غازی ئەنتاب و ئۆرفا و دواتریش هاتین بۆ کوردستان. باشە بالێ بپرسم ئاستانگەکانە کە لە ماوەی ئەم 2 ساڵ و نیوەیە کە گەشتی کردووە چی بوون بە تایبەتیش لە کوردستان هیچ ئاستەنگێک هاتوۆتە سەڕێتەوە؟ گەورەترین ئاستەنگی کە ڕوبەڕووی بووینەتەوە زمانەکەیە چونکە ڕاستە ئێمە بە چەند زمانێکی جیاواز قسەکەین بەڵام کاتەیە چین بۆ یۆنان و تورکیا و کوردستان نازانین بۆ زمانە قسە بکەین و زەحمەتە بۆیە هەمیشە ڕوبەڕووی ئاستەنگیە بینەوە لە قسەکردن لەگەڵ خەڵک سەرڕاوەوەی گۆگڵ ترانسلیت کەمێک یارمەتیمان هەیە بەڵام وەک ئەوە نییە کە بەڕاستی قسە لەگەڵ خەڵک بکەیت یەکێکی تر لە ئاستەنگیەکان کەش و هەوایە لەبەرەوەی ئێمە لە پاستی گەشت داین و زۆر گرنگی بە کەش و هەوایین بۆ نمونە لە یۆنان چەندین ڕۆژ هەر باران بوو بۆیە نەچوینەوە دەرەوە بۆیە لەگەڵ ناڵەکان ئەوە زۆر زەحمەتە هەروەها لێرە لە کوردستان گەورەترین ئاستەنگیمان خۆرە کەش و هەوا زۆر گەرمە بۆیە بڕیارمان ناوە کە لە نێو پاسەکانمانە نەمێنینەوە و بچین هۆتێل بگرین و هەر لێ بمێنینێ. ئێستاش ڕفایل و لەگەڵ سۆفیا کە
مناڵی ناو گەشتەکان و گەشتەکەیان لەگەڵ خێزانەکەیانە کردووە با لێیان بپرسین گۆرانیەکمان بۆ بڵێن بۆ مناڵەکانی هاوڕێمان قسەیەکمان بۆ بکەن. من ناوم سۆفیایە و ئێستا تەمەنم 8 ساڵە هەروەها زۆر دڵخۆشم کە لە کوردستانە. مناڵەکانی هاوڕێم ئەمڕۆ زۆر دڵخۆش بووم کە لەگەڵ ئەم خێزانە جوانەیە یەکتریمان بینی و باسی گەشتەکەی خۆیان بۆ کردی. هیوام وایە کە ئێوەش چێشتان وەرگرت بێ لە گەشتە تایبەتەکەی ئەمان. با پێکەوە ماڵاوایی بکەین. خواتان لەگەڵ!